خەریکی کۆکردنەوە و ئامادەکردنی سەبەتەی خواردنن بۆ ماڵە هەژارەکان. ئێرە دەستگای خێرخوازی کەریمی عەلەکەیە لە شاری سلێمانی. بۆ ماوەی ساڵێکە دەستگای خێرخوازی کەریمی عەلەکە دەستی بە پرۆژە خێرخوازیەکانی کردووە و دەستی هاوکاری گەیاندووەتە هەزاران ماڵی هەرێمی کوردستان و تەنانەت دەرەوەی هەرێمیش. بەتایبەت لە دوای باڵم بڵاوبوونەوەی کۆرۆنا لە کوردستان و لە جیهانە ئەم دەستگایە هەڵمەتێکی گەورەی دەست پێ کرد هەر لە هاوکاریکردنی دروستکردنی نەخۆشخانەکان کە بۆ تایبەت بە کۆرۆنا دەستی پێکرد. دواتر بەخشینی زیاتر لە 5,000 هاوکاری بۆ خێزانە هەژارەکان لە شار و شارۆچکە جیاوازەکان، دواتر بەخشینی هاوکاری بۆ 9 شاری ڕۆژهەڵاتی کوردستان واتە هاوکاری مادی. دواتر بیرمان لەوە کردوانە لە ڕووی ئەو کارانەوانە بیرمان لە پرۆژەی ماسکەکان کردەوە. پرۆژەی هاوکاریکردن وەکو خواردن و ئەو بۆ خێزانەکان درێژەی هەیە. ئەوەی کە دەست دەکەوێت، ئەوەی کە وەکو سوود و قازانج دەگەڕێتەوە بە کۆمپانیا، لە 150 هەموو ئەو قازانجانە دەدرێتەوە بەکاری خێرخوازی لە ڕێگەی ڕێکخراوی کەریمی عەلەکەوە کە بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ سپۆنسەری دەکات. ئێستا لەم حاڵەکاتەیە زیاتر باوەڕمان بۆ بووە کە ئەو کاڵانە تەوزیعکەین بەسەر هاوڵاتیاندا کە سوودیان هەیە بۆ بەرگری لەش. لەوانە بیبەر تەوزیع دەکەین، سیر تەوزیع دەکەین، ئاوی لیمۆ تەوزیع دەکەین، کۆمەڵێک بابەتی ترمان هەیە وەکو خواردنە گەرمەکان، ئەمانە تەوزیعات دەکەین لە ڕاستیدا بۆی سوودێکی هەبێت بۆ تاکی ئەم وڵات. دکتۆر تەها ڕەسوڵ کەسایەتی دیاری شاری سلێمانی و دامەزرێنەری دەستگای خێرخوازی کەریمی عەلەکە باسی لەوە کرد کە تۆڕی کارە خێرخوازیەکانیان فراوانترە و بەوردی کاریان لەسەر دەستگای پەروەردەیی و فێرکردن و ناوەندی ڕۆشنبیریش کردووە. کۆمەلگای پەروەردەی ماگرێتمە لە سەدانە وەتی بەخشیوەتم کە کۆمەلگایەکە نەوەیەک پەروەردەکە کە بریتە لە باخچەی ساوایان، بریتە لە ڕەوزە، حەزانە، پەیمانگا، قوتابخانە، هەمووی بە ئینگلیزی هەتا ئەچێتە کوردیە دانیشتە. دەستگای ڕۆشنبیری جۆمێ عەرفانم هەیە لە 100 تا ئێستا 600 کتێبی نزیکەی چاپ کردووە، هەمووی بریتە لە کارێکی خۆبەخش. بێگومان لەو بڕان بای بە سەرمایەکەش ئەگەر هینکەی 2 ملیۆن دۆلاری زیاتر تێچووە و بەدەیان پەیکەویش، ئەمە هەموو ئیشە خۆبەخشەکانە. بەڵام ئەوەی کە لێرانە لە هەموویان کۆ بێتەوە بەردەستا بێت، ڕەمزە جوانەکە ئەسێرە گەشەدارەکەی ئاسمانی سلێمانیە کە خۆی لە دەستگای خێرخوازی کەریمی عەلەکە ئەبینێتەوە. ئەمڕۆ بیز ئامێر ئەگا بۆ تاقیر و بۆ پاکشکردنی دەست وەکو وەجبەی یەکەم بەسەر خەستەخانەکان و شوێنە گشتەکانە دابەشەکەین. هەر خۆشتان نەزانن لەسەر جادەکانی سلێمانی هەڵمەتی بەخشینی 100,000 ماسک لەگەڵ دەستکێش و پاککارەوە ناو شاری سلێمانی ئەوە ئێستا بەردەوامە و وەجبەی دووەمیشمان ئەگەر بگات لە وڵاتی دراوسیەوە نیازمان هەیە 300,000 تر بێنین. لە ئێستادا کە وڵات لە قەیرانی ئابووریدایە و دۆخی دارایی خەڵک بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە خراپتر بووە، دەستگای خێرخوازی کەریمی عەلەکە و دەیان دەستگای خێرخوازی تر یارمەتی و کۆمەک دەگەێنن بە ماڵە هەژارەکان تاکو ئەم دۆخە تێبپەڕێنن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.